بێ ئێرە پەیمانگەی هانایە پەیمانگەی هانا بۆ ئەو منداڵە خاوەن بەهرە و خاوەن پێداویستە تایبەتانەیە کە لەم پەیمانگەیان ئەم پەیمانگە یا ساڵانە پێشانگەی خۆی پێشکەشەکات پێشانگایەکە کاتەوە بۆ ئەو منداڵانەی کە لێرەن و کارە دەستەکانی خۆیان لە تابلۆ لە چەندین بابەتی جیاواز نمایشەکەن ئەمەی کە بەدەستی منەوە ئەمە تابلۆ یەکێک لەو منداڵە خاوەن پێداویستە تایبەتانەیە کە کێشاوێتی و ئەمڕۆ لەم پێشانگایەدا دەیەوێت ئەم تابلۆی بفرۆشێ ئێمە دەچینە لای کچێکی جوان کە ناوی مینایە مینا گیان چۆنی؟ ئەمە تابلۆکەی تۆیە بەدەستی ئێمەوە چۆنی؟ سپاس ئەمڕۆ تا چەند دڵخۆشی کە لەم پێشانگایە بەم تابلۆ جوانە و بە چەندین کاری تر بەشاریت کردووە سۆرە خۆشە حەزەکەم پێم بڵێ تابلۆکەی تۆ باسی چیەکە؟ ئەوڕۆحە گۆرەمە دەکردە ئەو ڕێنگانەی بەکارێ هێناوە چۆن هەڵی بژاردوون کەی کێشاوتە چەنێکی پێ چۆ بۆ کێشانەکەی بەرە نەنگە سوۆرە سێدا بەرە پێم بڵێ تا چەند ماڵەوەتان هاوکاری تۆ بوون کە بتوانی ئەم تابلۆ جوانانە بکێشی لەگەڵ مامۆستاکانتە ئەمە مەسێ ناسە کردوم پێم بڵێم ئەم ڕەنگە سوورە بۆ گوڵەکە خۆت هەڵە بژاریان حەزنەکە ڕەنگێکی تر بێت نەنگی کۆد و شینێ بتەقالە حەسەکەم حەزەکەی ئەی لەگەڵ هاوڕێکان تا ڕۆژانە لێرە لەم پەیمانگایە چالاکێکەکەن چۆن وانەکانە خوێنن بەرە هەوڵەکەم ئارەیە خەونی تۆ چییە میناگیان خاو حەزەکەی لە داهاتوو ببی بەچی هاتۆ بێمێ گۆرە کانە خۆش بم پێم بڵێ چیتر دروست کردووە ئەمڕۆ تۆ لەم پێشانگایە نمایشی کردووە بەرە شەخصانە سلەت زانم پێم بڵێ تۆ ئەم تابلۆ جوانە دروست کردو ئەمڕۆ لەم پێشانگە ئەم تابلۆیکی ئاوا تۆ کە ئەیکێشی بەم ڕەنگە جوانە بەم ستایلە جوانە بە چەند ئەیفرۆشی بۆ کەسانێ نێرە پارە 10,000 نانە پێم بڵێ بەنیازی چ تابلۆیەکی تر بکێشین حەزە لێ چی شتێکی تر دروستکەیت خانۆ شەخصانم دەستەکانە خۆش بێت پەیامی تۆ چییە؟ چی بە مناڵانی ترەڵێ وەکو تۆ بتوانن تابلۆی جوان بکێشن سۆر حەزەکەم بە هەوڵەکەم حەزەکەی تابلۆ بکێشی بەرە تۆ زیاتر حەزە لە چ ڕەنگێکە؟ خانۆ سیلان ئەمەنگە شینی سوور و بتەقال شین و سوور و پرتەقاڵی بەرە دەستەکانە خۆش ئەمڕۆ بۆ جلی کوردی و لەبەر نەکردو مینە تەلاشەکرد بڵە نەکردم حەزم نییە میناگیان من بیستومە لە دایک و باوکتۆ کە تۆ یاریزانێکی باش پێم بڵێ یاریزانی چیت؟ بەسکەشیمەم شیمەم بەرە حەز لە جۆرە یاریەیە یاری باسکتبۆڵ وەرزشی باسکتبۆڵ بەرە حەزەکەم باسکەم بۆرە حەزە تەبتەکان شو دەکەم باشی یعنی کە بچیتە ناو یاری و ئەیبیتەوە بەرە هی مناهی کەس نادەم چی بە دایک و باوکتەڵی لێرەوە؟ دایکم خۆشمەیە تۆ سەرکەوتوبی ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە چاوپێکەوتنمان لەگەڵا کردی سپاس دەکەم سپاس قسەمان لەگەڵا کرد مینای بەهرەمەند بوو کە لە پەیمانگەی هانایە ئێستا من دایکی مینا دەتوێنم تا چەند بزانم هاوکاری مینا بوون لە کێشانی تابلۆکان لە بەهرەی ئەوەی کە مینا یاریزانێکی باشی باسکتبۆڵە سڵاو لەبێ چۆنی خاتون فەرمووی بێتە ئێرە سوپاس دەکەین پێم بڵێ بەهرەکانی مینا چییە و لەکێوە هەستان کرد مینا بەهرەی وێنە کێشان و یاریزانی تایە سوپاسانەکەم بۆ ئەم چاوپێکەوتنەی بەڕێستان کە لەگەڵ ئێمەتان کردووە مینا هەر مناڵ بوو لە تقریبا 7 ساڵە بێ یاریەکە لە ژیما ڕێکخراوی باسکەی ژیما
سواسی دکتۆر ڕزگارەکەم کارەکە مامۆستا چنارە هاوکارین بەردەوام مناڵەکە خۆی حەزی تیا بوو ئەیزانی چۆن تۆ بگرێ لە دوورەوە مامۆستا ڕزگار بینی بە خۆشحاڵیەوە وەریگرتووە و تا ئێستاش بەردەوامە لە یاریکردن و ئەم مناڵەش ئەگەر هەوڵی لەگەڵا بدرێ هەموو مناڵێک بەهرەیەکی تایە ئەمیش حەزی لە دروستکردنی ڕەسم بوو لەرە یەکەم جار کە مەقابلەیان کرد وتیان حەزر لە چ بەشەیەکە وتی ئیشی دەست سواسی مامۆستاکانی ئێرە ئەکەم هاوکاری ئەەکەن بەڕاستی من هاوینش خۆشم نردم بۆ دەورەی ڕەسم تا چەند دڵخۆشی لە پێشانگایەکی وایە ئەمڕۆ تابلوی مینەی کچ نمایش کراوە سپاس بۆ خوای گەورە کە ڕۆژ بە ڕۆژ کاری باشترەکرێ بۆ خاوەن پێداویستی تایبەت و سواسی پەیمانگای هانا و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کۆمەڵایەتیەکەن کە ئەحتیمامێکی گەورەیان بە مناڵەکانمان ئەمانش هیچ جیاوازێکیان نییە لەگەڵ مناڵی ئاساییە بەس ئەوەنە دەستگرۆیی بکەن دەستیان بگیرێ ئەمانش حتمان شتێکەکەن کە هەندێک جار زۆر باشتر لە مناڵی ئاسایی کاری خۆیان بەجێ بێنن کودایکێک پەیامی تۆ چییە بۆ مینا و بەهرەکانی مینا؟ من وەکو دایکێک بەردەوام لە هەوڵام کە ئەم کچەم کاری جیاوازتر پێشکەشکە زۆر زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان زۆر سپاستانەکەم. لەبێ پێم بڵێ تا چەند دڵخۆشی لەم پێشانگایە بەشداری کرۆ بەچی بەشداریم کردووە؟ یەکەم کە هاتووم تازە هاتووم بۆ ئێرە حەزم خۆم حەز لێ ئەم بێرمانکەی هانایە زۆر خۆشە مامۆستاکان دەستخۆش لە مامۆستاکانەکەم ئازیزیانیاوە ئیلاک بوو بە دەستمانەوە مامۆستا هانا مامۆستا بێمان هەمووان مامۆستا سەریاس هەموویان ئیلاک بوون بە دەستمانەوە زۆر ئیلاک بوون بە دەستمانەوە زۆر ئیلاک بوون هەموویانێک دەستخۆشی لە هەموو مامۆستانەکانەکەم. تا پێکەوتنەکە پارچەیەک ژەنینی جوانی دەف پێشکەش کردین ئەمە چۆن فێر بوویت و چۆن ئەتوانی بەو شێوەیە دەفژەنیت؟ ئەوە لە یوتیوبە بینمە کابراایکی هە کە چاڵەکە هەیە لە کابراایك بینی و لە یوتیوبە لۆ فێ بوو ئێستا ڕۆژانە ڕاهێنانەکەی لەسەر ژەنینی ئەو دەفە؟ بەڵێ پێم بڵێ تا چەند هەوڵتداوە چەند پارچەیەکی جیاوازی جۆری ڕیتمی دەف فێر بەڵێ لە فێری زۆر حەزم لێ خۆ مۆسیقا بۆ مێشک باشە بۆ ئەو نەخۆشانە باشە بۆ مێشک خۆشە. ئەی ئەو شتانەی کە تۆ بێگومان ئەوەی تۆ کە ئەیزانی هەم ئەو دەفا هەمیش کە لە ڕێگەی دارتاشیەوە هونەرێکە کە چەندین کەرەسی جیاواز دروستەکەیت زیاتر چی دروستەکەی؟ لە تاتاشیە میاس کورسی ئەوانە دروستەکەین. ئەمڕۆ دادناون بۆ ئەوەی لە پێشانگاکەیە ئەو کەسانە میوانەکان بەهرەکانی تۆ ببینن؟ هەمیان هاتوون لێم لیان کڕیم. خەونی تۆ چییە؟ خەونم هەیە ئینشەڵا حەز دەکەم ئەم بێمانگەیە شتێکمان بۆ دامیکەن. دەستەکانە خۆش بێ من زۆر سپاسی تۆ بێم شتێک تامشانم ئەم ئاڵا کوردستانە خۆم دروستی کردووە. ئەو ئاڵای کوردستانە خۆم دروستی کردووە لە بەدەستی خۆم. تا چەند کوردستانە خۆشێتەوە؟ من کوردستان خۆشەوێ ئەسا بۆ شەهید دایکی بێژمەکە دینەکانی بێژمەک دینەکان بێژمەکەکان لە جەنگاران ئەمە پارێزن. دەستەکانە خۆش بێت ئاڵای کوردستان بێگومان هەر بەرز و شەکاوە بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵ تۆ ئەم چاوپێکەوتنەمان کرد. ئەو ڕەفیقەم مامی ئەمیخوای کرد وتی بە ئاڵای کوردستان بنێرشن دی بە ئاڵای کوردستان بنێرشن دی من ژەنگاوەیە بێت ژەنگاوێ ئاڵای کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس زۆر سپاس.
بیرتان کردەوە لە ڕەخستنی پێشانگایەکی لەم شێوە بۆ سوودمەندانی ئەم پەیمانگایە؟ بەڵێ پێشەکەی بەخێر بێن ئەم پێشەنگایە هەموو ساڵێک ئەکرێتەوە لەم کاتەیە کاری دەستی سوودمەندانی ئەم پەیمانگایان کە لێرە بەشدارن بە هەموو جۆرەکانیەوە بەشی دارتاشی بەشی خەیاتی بەشی کۆمپیوتەرە لەگەڵ بەشی جوانکاری لەگەڵ کاری دەستیە ساڵانە هەموو ساڵە ئەم پێشەنگایە ئەەکەینەوانێ هەر لە بەڕێوبەرەوە هەتا بچووکترین ستافمان لەگەڵیانە بەشدارە بین و یارمەتیان ئەین. وەک دەزانین هەندێک لەو تەمەنە جیاوازانی لەم پەیمانگایە دەخوێنن بارودۆخی جیاوازیان هەیە بەپێی تەندروستیان ئێوە تا چەند وەکو مامۆستاکان چاودێریانەکەن و هەوڵدێن بەهرەکانیان تیادا بدۆزنەوە؟ بەڵێ وەڵاهی زۆر هاوکاریانین تەنانەت باوەڕتان بێت یعنی وەکو مناڵی خۆمان زۆر زیاتر خزمەتیان ئەەکەین هیچ فەرق ناکەین کە ئەمە مامۆستایە یاخود فەرمانبەرە یاخود کارگوزارە هەمومان وەکو یەک ڕۆڵە بینین بۆیان چونکە ئێمە وای دەئەنین ئەمانە مناڵی خۆمانن هیچ جیاوازیان ناکەین کارکردنیش لەگەڵیانە هەستێکی زۆر خۆشە ئاسوودە ئەبی دەرونیەن نەفسیەن هەمووی مرتاحە بیت زۆر خۆشە لەگەڵیانە کارکردن و هەندێکیشان کە ئێرە باری دەرونیان زۆر ناجێگیرە بەڵام ئەوەنە لەگەڵیانە هەڵسوکەوتی جوان و فێریشتیان ئەەکەین زۆر ئەگۆڕن لێرە.